ئەو خاڵانەی کە ئیسلام هاوبەشی یا بە هاوتای ئافرەت و پیا و سەیرەکە، یەکێک لەوانە ئیسلام بە چاوێک سەیری سەرەتا و سەرچاوەی دروستبوونی ژن و پیا وەکو یەک ئەکا، نەک پیاوخوا نەخواسە لە معدنێکی جیاواز لە ئافرەت دروست کرابێ. خوای پەروەردگارە فەرمێ والله خلقكم من تراب ثم من نطفة. خوای پەروەردگار ئێوە هەمووتان بە نێر و مێو هەردوو ڕەگەزەکەوە لە خۆڵ دروست بوون، پاشان لە تنۆکێک ئاو هەمومان دروست بووین، ثم جعلكم أزواجا. پاشان خوای پەروەردگار ئێمەی کردووە بە دوو چین، بە دوو ڕەگەز کە ڕەگەزی نێرین لەگەڵ ڕەگەزی مێ. الآية كيف فرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتتفاضلوا لتعارفوا. بو أولية كأيام التفاضل دروس كين لبيني خومانا، فقط بو مسألة تعارفه دروس كردني جياني كي هاو بشا خالك يتلا هاو بشا. كان إسلام بيكشا وسيري تكاليف شرعي أكابو جنوب ياو، يعني جنوب ياو لالتزام كردن بتكليف شرعي كان هاوشاني يكن. لو آياتي خواهي پروردگار باس أكا بناو همي أهيني أفرمي إن المسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات والقانتين والقانتات والصادقين والصادقات والصابرين والصابرات والخاشعين والخاشعات والمتصدقين والمتصدقات والصائمين والصائمات والحافظين فروجهم والحافظات والذاكرين الله كثيرا والذاكرات أعد الله لهم مغفرة وأجرا عظيما. بزانە بە هیچ شێوەیەک خوای پەروەردگار لە تەکالیفی شەرعیە جیاوازی کردووە، یەک بە یەک ناوەکان هێنێ لە ئیسلامە، لە تەقوا، لە سەلاح، لە صیدق، لە ذیکر، لە هەمووی ژن و پیاو شەرع بە یەک چاو سەیریانەکە. خاڵێکی تر ژن و پیاو بە یەک چاو سەیرەکرێن لە ئیجراعاتی دادگایی و دەعوایە. ئافرەتێک دەعوایەکی هەبێ، دەعواکەی بە چاوی پیاوێک سەیرەکرێ، هەمان حەقی هەیە ئافرەت بچێتە بەردەم دادگا و شکات لە پیاو بکایە لە کەسێکی تر بکە، هەمان ئەو مافی بە پیاو دراوە بە ئافرەتیش دراوە. هەموو دیقەت لە ئاەتەکانی قورئان بن کە باسی سزاکان ئەکا کە ئەفەرمێ السارق والسارقة فاقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة. جیاوازی نەکردو ئەگەر ژنێ کردی بیکوژە، ئەگەر پیاوێ کردی غەرامەی لێ بسەنە، فیدیەی لێ بسەنە. نە، هەردوو کیان خوای پەروەردگار بە یەک عقوبە دایەنێ. بەنسبەت عقوبەی قیامەتیشەوە بە هەمان شێوە خوای پەروەردگار ئافرەتێک محاسبە زیاتر ناکات لەسەرەوەی تۆ بۆ ژن بوویت. نە، خوای پەروەردگار کە باسی محاسبەی قیامەت دەکا ئەفەرمێ ووفیت كل نفس ما عملت، ئەفەرمێ كل نفس بما كسبت رهينة، کە ئەمانە هەمووی ئەلفاظی عمومن، هەموو نفسێک، نافەرمێ كل رجل وكل امرأة، كل نفس ليجزي الله كل نفس بما كسبت ولا تكسب كل نفس إلا عليها. هم أمانة دلالتي چه دلالتي يكسان بونا. لبرو برز الإسلام لم جانبانيا بهيج شويك جاوازين كردو لنيوان جنو بياوا. جنو بياو بيك چاو سيركتين لحق تملك وتصرف بمالي خويانا، يعني جاوازينية جنيك هرشي عقودي معاملاتي مدنية لبيع، لا إجارة، لا تجارة، لا قرض، لا هبة، لا وقف، لا حوالة، لا ضمان، لا شركة، لا جعالة، لا مساقات، لا مزارعة، لا رهن، لا شفعة، لا هرشي عقودي ترهيا جنو بياو يك ما فيان هي لما پیاو هیچ مافێکی زیاتر نییە لەمانە لە ژن. یعنی ئافرەت ئەتوانێ هەموو کار و کردەوەیەکی بازرگانی مڵکدارێتی خۆی ئەنجام بدا بەبێ ئەوەی ئەهلیەتی زەرەری هەبێ، یا مەثەڵەن ئەم ئافرەتە حسابێکی کەمتری بۆ بکرێ لە پیاو. خاڵێکی تر کە ئیسلام هاوتایی ئەکات لە نێوان ژن و پیاوە، ژن و پیاو یەک مافیان هەیە لە فێربوونە، لە تەعەلومە، و یەک مافیشیان هەیە لە تەعلیمە. يعني ئەو مافی بە پیاو ئەدرێ کە پیاو فێر ببێ، فێری خوێندەواری ببێ، ژنیش هەمان مافی ئەدرێتێ. چونکە بۆ ئەو تەکالیفە شەرعیانی خوای پەروەردگار داوای کردووە لە نوێژ و لە ڕۆژ و لە باقی عیبادەتەکانی تر، ئەگەر هات و ئافرەتێک علمی شەرعی نەبێ ناتوانێ ئەدای بکات. ئەو مافانی کە خوای پەروەردگار وەکو لایەنی کۆمەڵایەتی لە ئافرەتی داوا کردووە، چ ئافرەت بەرامبەر بە مناڵەکانی، چ بەرامبەر بە مێردەکەی، چ بەرامبەر بە هاوسەر و ڕەفیقەکانی، چ بەرامبەر بە دایک و باوکی، چ بەرامبەر بە کۆمەڵگاکەی، ئەمانە مافن. ئافرەت ئەبێ فێر ئەم مافانە بکرێت. چۆن پیاو پێویستی بە فێربوون هەیە بۆەوەی فێر ئەم مافانە بێ، ئافرەتیش مافی ئەوەی هەیە فێر بێ. ئەگەر فێر نەبوو ناتوانێت بە جەهالەت عیبادەتی خوای پەروەردگار بکات، ئەبێ بە عیلم عیبادەت کات و بە عیلم هەرکە کۆمەڵایەتەکانی خۆی جێبەجێ بکات. أبو سعيد خدري أجرته أفرمي أفرتان قليك يعني لا بيغمبري خواك يعني يا رسول الله غلبنا عليك الرجال يعني بيغمبري خواك بيوان همو كاتي تويان بردوه فاجعل لنا من نفسك موعدا كاتك من بودا بنيك إيه مش ما في أومان هبي بين برسيارد ليبكين فيرمان بكي حلقي علم مان هبي
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وعدهن میعادا ڕۆژێکی بۆ دانان بەتایبەت ئەچوو قسەی بۆ ئافرەتانە کرد و ئافرەتانی فێرە کرد. ئافرەتان وایان لێ هاتبوو زۆر بە ئاسایی هاتنە ماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاریان لە نهێنیترین شت لە بواری ژیانی خۆیانەوە، لەبارەی عادەبوون و سوڕی مانگانی خۆیانەوە، لەبارەی خەوبینینی خۆیانەوە، لەبارەی چۆنێتی غوسڵ دەرکردنی خۆیانەوە. لە کاتێکە ئەم زاتە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم قائیدی ئەو دەوڵەتە بوو. بەس ئافرەت ئەیزانی ئەوەندەی ماف هەیە کە بتوانێت زۆر جەریئانە بێ ئەم پرسیارانە بکە. و کەسیش ڕۆژێک لە ڕۆژان بە ئافرەتێکی نەوتووە ئەی بە ئەم پرسیارە مەکە، یا پێغەمبەری خوا لە ڕووی ئافرەتێکی نەداوە چۆن ئەم پرسیارە لە من ئەکەی ڕوو دێت. بۆیە ئافرەتێک جورئەتی کردووە دێت لە مەجلیسەکەی خۆیە ئەڵێ ئەی پێغەمبەری خوا من ئەمەوێ شوت پێ بکەم. زۆر پێی ئەعتیادیە. سەحابەش دانیشتونی یەک سەحابە لێی تووڕە نابێ بڵێن چۆن بێئەدەبی وا لە خزمەت پێغەمبەری خواکەی. چ ئافرەتێک ئەو مافەی هەیە لەم ڕۆژگارەیە؟ کەس بە شەرتێک کەس پێی ناڵێنە. بس ئەمە لە حدودێکایە حدودی شەرعی تیا پارێزراوە، نەک خوا نەخواسە بچێتە بێ سنووری. کەواتە ئەگەر دیقەت بین ئافرەتان لە مەجالیسی تعلیما لە پیاوان کەمتر نەبوون بەڕێزان. حتى حضرت عائشة كوصف أنصار كان كافر من نعم النساء نساء الأنصار لم يمنعهن الحياء من التفقه في دين الله. أفرمي باشترين آفرتاني أنصار كان بن شرم وايلين أكردن كفير دينك يا نبن شرمیان نەبوو لە ئاس فێربوونی دینە شەرمیان نەبوو. ئەگەر بگەڕینەوە سەر کۆمەڵگاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبینین ئافرەت لە هیچ مەیدانێکە لە پیاو دوانە کەوتووە. لە مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای ڕیزی پیاوانەوە نوێژیان کردووە، لە جومعە و جەماعاتە وجودیان هەبووە، حتا لە بەرەکانی شەڕا کە واجب نەبووە لە سەریان چوون تەداوی نەخۆشیان کردووە. لە مەجالیسی عیلما ئافرەتان لە مەجالیسی عیلما لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەواجودیان هەبووە، لە بازاڕەکانە تەواجودیان هەبووە بەبێ ئەوەی خەڵک حسابێکی کەمتریان بۆ بکە. حتا ئەڵێن لە عهدی ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ئافرەتێک محتەسیبە بووە لە ناو مەدینەیە کە ناوی شیفائی کچی عەبدوڵڵای عەدەویە. ئەم ئافرەتە ئەڵێن شوڵکێکی پێ بووە چ پیاوێک جورئەتی کردووە مخالەفەی قسەی بکە. محتەسیبە یعنی لە پلەی محافظ گەورەتر بووە لە شارە. لە سەردەمی ئیمامی عومەرە ئافرەتێک محتەسیبە بووە بەسەر دوکان و بازاڕەکانە گەڕاوە بزانێ کێ غەش لە تیجارەتەکەیە ئەکا، کێ تەجاوزی حەدی کەسێکی تر ئەکا، کێ ڕاست ناکا لە معاملەکەیە، کێ تەرازوو بازی ئەکا، کێ درۆ ئەکا. ئەم ئافرەتە کۆنتڕۆڵی بازاڕی مەدینەی کردووە. کەواتە ئەمە واضحە بەوەی کە ئافرەت مافی تەواوی هەبووە لەو سەردەمانەیە. لە نماذیجی عولەما ابن حەجەر لە کتێبی الإصابة باس لشي أكا باس ل 1453 آفرت أكا أمانة هميان فقيه محدث بن لسردمي صحابة وتابعين. 1453 آفرت لكتاب الإصابة في تمييز الصحابة بجمارنا وكان 1453 آفرت هنا كما مصاب فقيه أديب لسردمي أوانا. عبد الواحد مراكشي باسي مغرب أكا عليه بس لمغربا 407 آفرت هبون كخوينواريكي واين هبو قرآنيان بخطي كوفي بدسي خوان أنوسيوا 407 آفرت هبوا زوريكي تربان هن أقر باسي نماذج علماء آفرتاني عابد بكين كات بشناكا أو